لافاوەکەی چەمچەماڵچی بۆ هەرێمی کوردستان هێنا. ئەوەی نەکرابووی لە هەرێمی کوردستان بەهۆی لافاوەکەەوە بینرا. لافاوەکەی چەمچەماڵ زۆشتی لەگەڵ خۆی برد، زۆشتی نوێشی لەگەڵ خۆی داهێنا کە بۆ یەکەم جار بۆ ڕووبدات. ئەوەی لافاوەکەی چەمچەماڵ بۆ هەرێمی کوردستانی هێناچی. لە مێژووی عێراقا لە 100 ساڵی دەوڵەتی عێراقا هیچ پرۆسەیەکی قەرەبووکردنەوە یا هاوکاریکردنی زیان لێکەوتوانی لافا و کارەساتی سروشتی ئەگەر کرابێتەوە لە ساڵ کەمتری پێ نەچووە. شانازێکی گەورەیە بۆ خوبا تاڵەبانی و بۆ تیمەکەی و بۆ ئەم کۆمسیۆنە و بۆ ئەم بەڕێزانەکە لەگەڵمان کە لە ماوەی 11 ڕۆژە ئێمە سەرجەم پرۆسەی تۆمارکردنی زەرەر و زیانەکانمان تەواو کرد، وردەکاریمان تیا کرد، وردبینیمان تیا کرد و ئێستا لیستەکان ئامادەیە سبەینێ ئێمە خزمەتی خەڵکی زیان لێکەوتووی چەمچەماڵ بکەین. ئەمە قسەی عەتا محەممەد نوێنەری قوبا تاڵەبانی بوو، ئەوەی لافاوەکەی چەمچەماڵ لەگەڵ خۆی بۆ خەڵکی هەرێمی کوردستانی هێنا. ئەو خێراییە بوو لە مێژووی قەرەبووکردنەوەکاندا لە عێراق. ڕاستە لافاوەکە زیانی بە هەزاران ماڵ و دوکان و ئۆتۆمبیل گەیاند و چەند کەسێکیش گیانیان سپارد، بەڵام ئەوەی بۆ خەڵکی هەرێمی کوردستان نوێ بوو تەنها خێرایی قەرەبووکردنەوەکە نەبوو، بەڵکو دەرخستنی هەستی خێرخوازانەی خەڵکی هەرێمی کوردستان بوو بە دەوڵەمەند و هەژارەوە. جگە لەوە شتی نوێی دیکەی لەگەڵ خۆی داهێنا، گۆڕانکاری لە بەرپرسانی ئیداری، بەخشینی 4 بەرپرسی ئیداری چەمچەماڵ، خێرادانانەوەی قەیمقامێکی نوێ بۆ شارەکە. بە سەرجەم چین و توێژەکان لاەنە سیاسیەکان فەرمانگەکان کە هاوکار و پشتیوانی من بوون و داوان لێ دەکەم پشتیوانی برای بەڕێز و خۆشەویستم کاگاسۆکەن، چونکە ئەویش خاوەن تەجروبەیەکی ئیداری و کەسایەتێکی بە خزمەتە و لێرشەوە جارشتر داوای لێبوردن لەو کەسانە دەکەین کە نەماتوانی خزمەتیان کەین وەکو پێویست لە ئاسی داواکاری هاوڵاتیانی سنوورەکە نەبووین لەبەر دوو هۆکار، ئەویش نەبوونی دەسەڵاتی دارایی بوو و نەبوونی دەسەڵاتی ئیداری و لە هەندێک ڕۆوە. قایمقامی پێشووی چەمچەماڵ وێ ڕێبەخشینی لە کارەکەی، بەڵام بەڕێزەوە بەڕێکرا، پێشوازیکردنیش لە قایمقامی نوێ ئەنجام درا. بۆیە داوا لە هەموو خەڵکەکەم، داوا لە لایەنە سیاسەکانەکەم بە هەموو لایەکمان پشتیوان و هاوکاری یەکدی بین تا بتوانین باشترین خزمەت بکەین و داوا لە ئێوەی بەڕێزیش دەکەم بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن پشتیوانمان بن بۆ دەست نیشانکردنی کەم و کوڕەکان یا هەچ ئیش و کارێک کە هابی ئێمە درکی پێ نەکەین ئێوە درکی پێ بکەن لە ڕێگەی ئێوە بیبیستین بۆی بتوانین بە زووترین کار گرفتەکان چارەسەرکەین. لەگەڵ دەست بەکاربوونی لە پۆستەکەی وە قایمقامی چەمچەماڵ بەکر مستەفا باسی لەوە کرد ئەو خزمەتکاری خەڵکی شارەکە دەبێت و لە یەکەم بڕیاریشی داوتی بۆ پیرۆزبایی گۆڵی بۆ نەبەن. ئەگەرچی لافاوەکە کارەسات بوو بۆ خەڵکی چەمچەماڵ و بۆ هەرێمی کوردستانیش، بەڵام لەگەڵ خۆشیدا دەرگای کۆمەڵی کردداری نەبینراوی کردەوە کە جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەنجامیدا کە لە مێژووی هەرێمی کوردستاندا هاوشێوەی نەبووە، بۆ ئەبەد دەبێت شانازی بەم بڕیارانەوە بکرێت.